بەناوی بەدیهێنەری جوانی و ئەوین خوای ئاسمانەکان و زەوی بینەرانی خۆشەویست و ئازیز سڵاو لەگەڵمان بن ئەوڕۆ دەمان هەوێت سەردانی ئاوایی خاتوونباغ بکەین. ئاوایەک هەڵکەوتوو لە 19 کیلومتری باکووری ڕۆژهەڵاتی شاری مەهاباد بەشی ناوەندی دەهێستانی ئاختاتی ڕۆژاوا و لە ناوچەی مەحاڵ هەڵکەوتووە. لەگەڵ ئاوایەکانی حەولاباد و جۆگتەپە و ئازاد و بۆزە و بەردەمێش هاوسەیە. دووچیا لە دەوروبەری ئەم ئاواییان بە ناوی چێوەڕەش و مەرغەوەڵ کە ئەشکەوتێک لەسەر چیای شاخەڕەش بە شاخەڕەش ناسراوە هەڵکەوتووە. کانی تۆمار و کانی سەرێ، کانی خوارێ و کانی خیزێ لە کانیاوەکانی ئەم ئاواییە دێنە ژمار. زیاتری خەڵکی ئەم ئاواییە خەریکی کارەکانی ئاژەڵداری و باغداری و کشت و کاڵن. سەبارەت بە نیوی ئاوایی خاتوونباغ وەکی باسییان کردووە، بەڵام سەنەدێکی و ئەوتۆی لەسەر نییە. دەڵێن خاتوونێکی ساماندار بۆ لەو ئاواییە کە باغ و باغاتی یەکجار زۆر بۆ و ئێرە بە نێوی خاتوونباغ ناسراوە. جا لەگەڵمان بن ئەوەی ئێوە و ئەوەش ئاوایی خاتوونباغ. لە خزمەت شۆڕای بەڕێزی ئاوایی خاتوونباغ داین. بۆ زیاتر ناسینی ئەم ئاواییە دەمانەوێت لە زاری بەڕێزیان جۆبیسی زانیارەکانە بین. کاکەجان سەلام عەلەیک، زەحمەت نەبێ خۆتان بناسێنن. سەلام، ئێوەش بەخێرن. هەموو قەرەنی ڕەحمانیم، خەڵکی ئاوایی خاتوونباغم. ئاغای ڕەحمانی، سەبارەت بەم ئاواییە بۆمان بدوێن، چەند بنەماڵی هەیە و چەند کەس نیشتەجێ و ئاوایەن؟ ئاوایەکەمان حدودەن 120 ماڵە و 750 نەفەر یا بڵێن زیاتر لەوە دانیشتوو هەیە و دیەکەشمان کە دیارە دەیبینین ئەوەی کە دیتوتانە ئەوەیە. زیاتر خەریکی چ کارێکن خەڵکی ئەم ئاواییە؟ خەڵکی ئێرە کولەن مەشغوڵ بە کەشاوەرزین و لە پەناویشدا گاوداری و دامداریان هەیە. وایە کارهای سەنعەتیش بکەن؟ کارهای سەنعەتی دیێرەدا ئەگە بڵێن کارهای سەنعەتی ڕەنگە شتەهایەکی بڕێک جۆزئی وەک جۆشکاری و ئەوانە بەڵێ ئەوانەشی تێدا هەیە. ئیمکاناتی ئاوایستان هەیە وەکو قوتابخانە، بەرق و ئاو و ئیمکاناتی کەشاوەرزی لە ساڵی 63دا بەرقمان بواتۆ، 64 و 5 ئەوانەدا ئاویش هاتۆ و لە ساڵی 75 و بڵێن 75 بۆ لایە بۆ ئیسفالت و ڕێگاکەمان تەکمیل کراوە. لە ساڵی 79 ئەوانەدا تەلەفۆنمان خەتێکی تەلەفۆن بە ئینوانی سابت بۆمان هاتوو. کاکەجان باسی ئاسفالتی ڕێگاکە و کردوێ ڕاوی کە ئاسفالتە، بەڵام ڕێگاوبانەکەی هەروە ناخۆشە. هۆکاری چێ؟ هۆکارەکەی دەگەڕێتەوە سەرەوەی کە ئەو جادە جادەیەکی بینی ڕووستایە و جادەی بینی ڕووستایش دیارە بۆ کەمترین وەزن زیرسازی دەکرێت و دیێستێک کە دەیبینین ماشێنی گەورە و سەنگینبار و دیارەکە ماشێنە سەنعەتیەکان هاتووی پێدا دەکەن و زیرسازش بۆەوەی جواب ناداتەوە. یەستێک کە چاو لێ دەکەین جادەکە چاڵە و دەستەنداز و بەو شێوەی خراپ بۆ دەتوانین بڵین تاسیری ئەو ماشێنە گەورانی. کاکە خۆتان جگە لە کاری ئەوەی کە شۆڕای ئاوەدانی نەکارێکی دیکەشتان هەیە لە پەناویدا؟ بەڵێ کاری ئاوەدان دیارە ئەمە کەشاوەرزین و هەمزەمان لەگەڵ کەشاوەرزەکەش ئەمە دەتوانین بڵین دامدارین و یا گاودارین و جدا لەوەش ئەفرادی خانەوەدەی ڕەنگە بڕۆن لەلاوە خەریکی بازەکارێکی دیکە بن. ئەمە بە ئینوانی کاری نێوخۆی ڕاهکار هەیە کە بۆی کە متوانین لە کەشاوەرزیدا بازەکارهایەکی دیکەش ئەنجام بدەین. پێم زەڕەت بن ئینشەڵا. جا کاکە ئەو جار باسی کارەکەتمان بۆ بکەن، شۆڕایەتی ئاوەدانی چ کارێک و چه خزمەتێک و بەو ئاوەدانیە کردو تا ئێستا؟
شوڕایەتی دەتوانین بڵێن بە انتخابی ئەو خەڵکی بە هەڵبژاردەی ئەو خەڵکی 3 نەفەر کە انتخاب دەکرێت ئازای شوڕا دەتوانین بڵێن ڕەوابێتێکی ڕەوابێتی عمومی لەگەڵ ئەو خەڵکی هەیە بینی ئیدارات و دەتوانین بڵێن بینی ئاوایی خەڵکی ئاوایی و دیێرەدا شوڕا دەبێت هەتا حدێک ئاسیب شناس بێ بتوانێت ئەو زەربانێک کە وەدەی دەکەوێت پێشگیری لەو زەربانە بکە و زەربەکانیش کە دیارە بۆ ئاوادانێ زۆر دەتوانین بڵێن نیازی بە شەرادانێ مشکلاتی نێوخۆی هەیە یا ئەوەی کە شتەهایە کە کەمبودن وەقت دەبێت لە تەڕ ئیداراتەوە بتوانانی ئەو شتانە دەستکەوت وەربگری کاروباری شوڕای هەمزەمان دەگەڵ ئەوەی کە دەنێو خۆیدا دەتوانێت هەلو فەسڵ بێ و لە دەرەوەش دەتوانێت دەستکەوت بێ کاکە ئێستا کاری شۆڕاتان بۆشی کردینەوە ئەو کارانەی کە بۆ خۆتان دەماوەی و 4 ساڵی خزمەت بە خەڵکی و ئاوایە ئەدا کردوتانە بۆ ماشی بکەنەوە ستان بۆ ئاوادانی ئێرە کردووە هەڵبەتە کارەکانی ما دەتوانین بڵێن شوڕا دەتوانێت نەگەوەی کە تعریف بێ لە خۆمان شوڕا دەستی ئاواڵێ زیاتر لەوەش دەتوانێت کار بکە ئەمە ئەو کارانێک کە ما کردومانە دروستکردنی مزگەوتە یا جەدوەل و جەدوەلگوزاری نێودەیە یا ئەوەی کە کارەهایەکی کە حاڵەتی عمرانی هەیە بۆ نێودەی توانیمانە هەمزەمان دەگەڵ ئەو سازشی نێودەی یای خەڵکی توانیمانە بازە کارەهایەکی جۆزئی نەگەوەی کە بڵم هێندە شاکارمان کردوێت دیارە شوڕا دەستی ئاواڵێ و دەتوانێت زۆر کارام بکە بێم زەڕت بن ئینشەڵا کاکە قەرینیجان ئەو ئاواییە تا پۆلی چەندی قوتابخانە هەیە و ڕادەی خوێندەواری دانیشتوانی ئەم ئاواییە چەندە زۆر مەمنون دەست و خۆش بێ ئەو ئەوەیە هەتا پۆلی نەهومی هەیە و دێرەدا کسان و کوڕان تێکەڵن هەتا نەهوم کسان و کوڕان تێکەڵن تقریبان چەند دەرسەدی ئاوایی دەرسیان خوێندۆ و ئیستلاحەن سەواددارن دەکولدا دەڵێت دەکولدا دەتوانین بڵێن 90% 95% کولەن باسەوادن داجان نێوچ زێنب زێنب جان تەمەن و چەندە بە خودای نازانم ئەم دەستینی خۆم نازانم چەندم هەڵخەکیەوە وایە بوونە ئەرێ وەڵایەگەوە بیرم دێ ماڵمانە لێرە بووە لێرەش لە دایک بوون ناوەڵڵا پێشتر خەڵکی چۆ بوونە ئازات چۆن بۆ هاتوونێرە ئەدەنیا ئاغا ڕحێتی بوو هاتوونێرە ئاغا ڕحێتی دەردەکرد و داهاتین لێرە و جیسینەوە و نەڕۆیشتین و زادا زێنب گیان باسی ئەو دەیمان بۆ بکە ژیانی ئەو دەمتان چۆن بۆگە دەڵن ئاغا و ڕایەتی بوو هاتبوونەوە ئاوایە نیشتە جێبوون ئەدەمی دەستمان دەکرد ماڵ دەڕۆیشت و دەهاتەوە وەدی ئاغا و ڕحێتی بوو سوزان وەڵی هیچم لە بیر نەماوە نەها فکرم زۆر ڕۆیوە دانا کە لە خەوێ هەڵدەستان تا شەوێ خەریکی چکارێکی دەبوون مانگامان دەدۆشی مشکەمان دەژان هەویرمان دەشێلە تەندورماندا دەخزنانمان دەکرد ئەدیتانی ڕۆنی ڕۆیە مەردە هاتەوە دیسان بێرمان دەکرد مەڕمان دەدۆشی دیستان پەلیرمان دەکرد بێرتان دەکرد ئەریێوەڵا چ بوو مەڕ چۆن بێرمان دەکریانی چی مەڕمان دەدۆشی مەڕەوە سەربێردا دەنیشت و مەڕەکەەوە دەبەوەدا دەهات ڕستکەی دەکرد و دوو بێریدا دەنیشتین مەڕمان دەدۆشی و پەنیرمان دەکرد و ئەوە لەگەڵ ئەو هەموو کاروبارە چۆن ڕادەهاتن بەیانی تا شەوێ خۆش بوو بەخڵی ئێستا ژاوە دەتوانن ناوەڵحان ناتوانین بۆ خۆتان نا بووکەکان کچەکان نەوەڵا بووکەکە نەحانوەکەمان پێ ناکرێ بۆچی ئەمە دەمی قەدیمی تاتر بووی وڵا بوو چێلحانەوانە ناکەن ناوەڵا دوورەکارە ئەمە دەیکەن نایکەن بەخڵی چەند منداڵ تێدا ئەڵا سێ خوردو کچم هەیە خدا پێت بڵن یارە بزەماوەندیان کردو ئەریێوەڵا خۆشبەخت بن ئینشەڵڵا دایجان شای و زەماوەندی قەدیم لەگەڵ ئێستا چ فەرقێکیان هەبوو منداڵەکانی خۆت چۆن بە مێردا چۆن زژم بۆ هێناون زۆر چەکم بە مێرداون کچەکانم بۆ بۆخوای بەشتێ خۆیان مێر کردو کتە کوڕەکان بەشتێ خۆیان ژن هێناوەوە
ئەس کەسە ماڵە خۆی کردو زیندەجی خوانەوە تەشتیل داوە ئەی بۆ خۆتان چیدا زەنەب چۆن و زەماوەند کرد وڵای زەماوەندم نەکرێ من ئەدی لەگەڵ ناکرد دەچەم لێ دەبرد یای زەماوەندت نەکرد ئەرێ کابرا هادەنی بردوڕێ ئەها چا کابرا باڵتە لەبەرە صحابما زادە بۆ هەڵیگرتن نەهاتە خوازبێنیتان نا بۆچی هەر بە یشتێت سوزان زۆر و دڵداری کرد ئارێ وەڵا مامەجان سەلام عەلەیکم سلام بخير باشن شکر سلامەتن حبيبي نێوچێ مامەجان سيد راهيم حەکە سەید ڕەحیم جان دا خانم دەڵە زەماوەندمان نەکرد باشە بۆچی والله هەڵم گرێ ئەخە باشە بۆچی آخر لەبەر ئەوەی ئەوڕۆ ئەمنی خۆش دەویستەمیشی خۆشم دە هەڵم گرتو دەی چوبانە خوازبێنی خوازپاتان نان دەدامێ ئەها پەس ناربووتان نان نەوەڵا نەمان ناربوو بابی نەیدەدا هەلەوە ڕادەتانزانی چۆن بابیشنی نەبوو بابیشی نەیدەدا جا بۆچی جا چۆزانم هۆ نەیدەدایدی ئەر قەدیم جا وەختی هاوەگەر بابێک مەسەن خێزانی نەدەما و چی وشتی و کچی دەبوو داهانکو دەناژم بەژنەی دەکەین ئەخە داوەدایان کرد ئەو دەمیاژن بەژنان دەکا گەورە کابرا کچێکی بوو دەیدا بە کابرای کچەکەی لێ دەستاندنا ئەوە دان کرد بەژنە لەگەن گۆڕازی نەدەبووانەتان کرد نەمان بوو بۆژن بەژنەی ئەمە نەمان بوو هەدی نەمان بوو هەرێوەڵە دەی دا خانمتان هەڵگردوویمان بۆ باس بکەن چاوەڵای دوای چێت بۆ باسکەم هەڵم گرت و بۆم هاتوو هەمش هێنان مەسڵەتیان کرد و خلاص بوو چت بۆ باسکەم ئەکەنجێ دواندیانەوە وەڵا پاشی سی ساڵی دواندیانەوە پاشی 30 ساڵ بۆ درەنگ بابی نەیدەدوانی دی بابی نەیدەویست جا باسی ئەو یەک ساڵەمان بۆ بکەن کە دڵداریتان کرد جا یەک ساڵی چێت بۆ باش چۆن گوزەرە ئەستان دەکرد چۆن و یەکتر دەدی چۆن و پێکەوە قسە دەکرد وەڵا زۆر چاکە ئەو دەمی زۆر چاکمان یەکتر دەدی ئەو ماڵیان خۆ دەوەیدا بۆ مەژە لێرە بووین و لێ گەرە بۆمان باسکە بۆ خۆت بۆت باز نەکردین خۆ فەرمو مامەجان ماڵیان هۆ دەوەیدا بۆ میش پێم دەکرد و حەزی لێ دەکردم و بۆم داهاتە دەرێ و بۆم داهاتە ژوانیەوە ئەو دەوروبەرە کانیاویشی لێ بوو بۆ جێژوان کانیاو ناوەڵە کانیاوەکان لەو لای بوون جێژوانی مار ئەبوون دیوارە نەبوو داوە کەس نەیدەدیتن نانا شێوێنان دەمدەش کەس بمان بینێنە ها شەوانە نەتان دێش کەس مامە قەت و دیاریش دەدایە ئەو یەک ساڵێکە خۆشوویست ئارێ وەڵا سان دەدای دیاری سان دەدا ئایان گوستی لە بە هەرچی با دەماندا جاوە دەچون لە شاری بۆتان دەکرێت بۆتان دێنە بەخوا بۆشمان دەکری وە ژیریش دەکەوت و لە جێگان و ئەوە بوو دەی کاکە بدا بوومان باس بکەنەوە دەمەگە داخانم و هێنا کاروبار و چ بوو خۆگەک بێکار بوو بان پێم بە ماڵە خەزورەی لیان دەستاندنەوە وا بوو نەوەڵا پیان نەدەستێنراوە تازە کاروبارمانەوە بوو من لەبەر مەڕی بووم و هەر لەبەر مەڕی بووین و مەڕمان نەبوو لێرەوەش مەڕداری دەکرد و مەڕداریمان دەکرد کاروبارەکەمانەوە زەوی کشت و کاڵتان نەبوو بەرەوەڵاویشمان هەیە دێ باسی کاروبارەکەمان بۆ بکەن ڕۆژانە چۆن و ڕادەبوارد هەر ئەمنەوە بۆ خۆتانەت کەس کە لە ماڵەدا بوو ئەمنەوە لەبەر مەڕی بووم وا بوو شوان دەچوینە بەر مەڕی و ئەدەی زەمین کە شاور بابم مەبوو دایکم مەبوو کە شاوەرزیان دەکردەوە ئەوەمان دەکرد داخانم یارمەتی دەدەی ئارێ وەڵا یارمەتێشی دەدام نان و چێشتشی بۆ ساز دەکردی ئارەڵانان و شەشمی بۆ ساز دەکردم شەڕشمان دەکرد بە شەڕش داهاتین دەی دەستاوی چۆن بوو دەستاویت پێ خۆش بوو؟ دەستاوی زۆر خۆشە خانیش دەستاوی هەر خۆشە ئەگەر ئەو شە میوانم بی دەستاوی خۆشتریش دەبێ ئەی ماڵت ئاوەدان بێ هەر لە خۆشەویستیان وات کتۆ کاکە یا وەڵا هەر ئاوا دەستاوی هەر خۆشە ئەو کێشتی ئەو لێدەنێ کەس دەینانێ ئێستا شەروات خۆش دەوێ وایە شەروان خۆش دەوێ الحەمدولیلا ئیشەڵڵا هەروە پێک بمێنن مامەجیان قوربانت بم ئەنگۆش دەست و خۆش بێ کاڵبوس خاڵەجان خۆتان دەناسێنن بەڵا ئەمن نێوم حەسەنە حەسەنی قادری خەڵکی خاتون باغێ خاڵە حەسەنجان تەمەن و چەندە 62 ساڵ هەروە لە دیێ و ئاوایەن بەڵە بە چێوە سەرقاڵن ڕۆژانە خاڵە وڵی بڕێکمان کەشاوەرزی هەیە و مەڕداری هەیە سەرقاڵی مەڕداری و کەشاوەرزی بۆ خۆتان خەریک دەبن باڵا هەر بۆ خۆمان خەریکین هەر لە قەدیمەوە کارە و کردو ئەرێ وەڵڵا خاڵە جا بۆمان باس بکەم زای قەدیمستان دەکرد
ئەگەر لە قەدیم پرسی قەدیم درێنەی داسێمان دەکرد مەڵەغانمان دەژێرا جێرەمان دەکرد بە وڵاغان ژیانی قەدیمی مە ئەو جوورە بوو. ئێستا چۆن خەریکی ئەو کارانن؟ ئێستا بە جوورێکی دیکە جێرە نەماوە تراختۆن هەیە کۆمپا هەیە ماشێنالات هەیە ئەو دەمی ئەو شتانە هیچی نەبوو بەڵا ئەلعان کار هاسانی بۆ عالەمێ پەیدا بۆ جەماعەتێ هەرچی هەیە بە وەسیلەی کار و کاسبی دەکرێت. خاڵە قەدیم بێکارەکانتان وەختانێکە لێک کۆ دەبوونەوە چۆنتان ڕادەبوارد؟ قەدیم بێکاریەکانمان زستانان ئەگەر دەهاتینەوە دادەنیشتین دەهاتینە ماڵە یەکتری جەماعەتێک خڕدە بووینەوە گەڕە لاوژەمان دەکرد جۆرابێنمان دەکرد جەفەنگمان دەکرد کەڵەمستێنمان دەکرد تۆپی داریمان دەکرد. گەڕە لاوژە چ بوو خاڵە؟ گەڕە لاوژە چ بوو؟ لاوژە مەسەلەن جەماعەتێکە ئاوادا دەنیشتین چەند نەفەر 15-20 نەفەر لەسەرێکی ڕادەهات ئەوەی ئەگەر نەشی زانی بادە بوو گۆرانیەکەی بڵە. یعنی بۆ خۆشتان گۆرانی دەکوت پاس؟ خۆمان گۆرانیمان دەکوت قسەمان دەجێراوە. ئیوا بوونەی دەزانی هەڵدەهات بە زۆری دەمان جێراوە دەبوو مرخێش و هەڵا ئاخری پێمان دەکوت. خاڵە حەسەن فەرمووتان کەڵەمستێنتان دەکرد کەڵەمستێن چ بوو؟ کەڵەمستێن قمارێک بووە ئاوە بە دیوارەوە دادەنیشتین جەماعەتێک نەفەرێک وەک جۆرابێنێ هەڵدەستا دەگەڕا شتێکی ئەوەندەی وەک تۆپی دەیهێنا دەگەڕا مەسەلەن ئەمن دەبنە خۆم ڕادەکریا ئەویدی دەبنە خۆی ڕادەکرد دەنێ ئەو جەماعەتەیدا دایان هێنا دەیشکل لە شێ لە فڵان کەسی دایان هێنا پشتێن دێک شتێکیان داویش تەملی و هەڵی ئەستێنن بەڵێ لێگرا هەڵیان دەستان ئەگەر ئەو شتە دەوێت دابایە لە چەپڵیان دەدا و پێ دەکەنین و ئەوە تا دیتمانەوە. جا خاڵە دۆڕاوەی ئەو یاریانە چی دەکرد ستان پێ دەکڕی؟ دۆڕاوەی ئەو یاریانە ئەو زمانی مێوەش بوو خورما بوو مێژ و خورمامان پێ دەکڕێ و کەسەی ئەگە دەی دۆڕاند. ئەلان چی ئەلان ژەو یاریانە دەکەن لە ئاوایدا؟ نەماون هیچ جۆرابێن و شتیش ناکەن لێرە؟ بێن ماوە بەڵاو یاریانی دیکە نەماون دەنا جۆرابێن هەیە لە و خۆشتان دەیکەن؟ باڵا. خاڵە حەسەن گیان باسی دەورانی گەنجی و لاوی خۆتمان بۆ بکەستان دەکرد چۆن و ڕادەبوارد؟ زمانی ئەو دەمی گەنجی و لاوی من زمانی ئاغا و ڕعێتی بوو ئاغا دێیەکی هەبوو دوو دێی هەبوو مەسەلەن نەفەرێکی دەگر بە شوێخە دەهات بە سەرباناندا دەگەڕا فڵان کەس ئەو ڕۆنۆ بە بێگاری توێە فڵان کەس ئەو ڕۆنۆ بە بێگاری توێە مەسەلەن ئاغا ڕقی لە کابرای هەڵدەستان لە سەرکولانی ڕاهرای دەکرد فڵان کەس ئەتۆ بۆ بەهارە ماڵت دەڕوا دەبێ لێرە نەبی ئاغا دەری کردووی ئەوە مەسەلەی ئی زمانی ئاغایانە ئاغا و ڕحێتیە. خاڵە نۆ بە بێگاری بوویانی چیان پێ دەکرد؟ نۆ بە بێگاری مەسەلەن ئاغا ئەگە کاری دەبوو چەند نەفەری خڕ دەکردەوە کاری ئاغایان پێ دەکرد ئەوە پێیان دەکوت بێگار ئیدی نەت دەتوانی ئەگە بێگارێ نەکەی یان نەچی ئەگە نەچووبای سیپاڵەکەی بۆوە دەردەنای و دەبوو ماڵت ڕۆی بە دەنا دەیهێنا بانجی چەند نەفەرانی دەکرد گەلێکیان لە کابرای دەدا و خەڵک پێ دەکەنی یعنی حەقو حیسابیان نەدەدا؟ هیچ حەق و حیسابەکەی ئەو لێدا نەبوو. ئەدی خاڵە وەزئی ڕۆژانەی خۆتان چۆن بوو لەگەڵ لاوەکان و هاوتەمەنەکانی خۆتان چ دەکرد؟ ڕۆژانەی خۆمان ئەگەر ماڵمان دەڕۆی لەو دێی دەچوینە دەیەکی دیکە ئاغا 5 فوتی گەنم دەداینێ لەوەی زیاتر حیشتێکمان نەبوو ئێستا ئەگەر لە مەزرایە دەهاتینەوە بە قامکوتن و بە جەفەنگ و بە پێکەنین و وەک ئەلعان نەبوو خەڵک قەناعەتی هەبوو هیچیشمان نەبوو ئەوی ئەگە ئاغانەی دایبینێ و 5 فوتە گەنمە 2 قڕانیشمان دەگیرفانیدا نەبوو هەمیشەش دڵخۆش بوو. باشە و دەم لەسەر و زوڵمەی کە دەڵێن ئاغا لە حالەمی عادی دەکرد لە خەڵکەکەی دەکرد بۆچی دڵ وا خۆش بوو؟ وڵی جا هەر بە سونعەتی خودای خوددا وای کرد بوو چونکە تێگڕایی بوو هەموو حالم وەگی یەک بوو ئەلعان هەموو حالم وەگی یەک نیە ئەلعان کابرا ئاپارتمانی لێتدا سەری بۆ ئاسمانی ئەوەی دیکەش ئەگە هیچی نییە ڕزی بەخۆی دەسووتێ و پەنا بۆ بەر خلاف و ئەوەی دەبا ئەو دەمی وێگڕا بوو وێگڕا ئەو کاریان دەکرد وێگڕا حیسیان نەبوو وێگڕا حیسیان نەدەکرد وێگڕا بێگاریان دەکرد وێگڕا کاری کەشاوەرزیان دەکرد وێگڕا بێگاری ئاغایان دەکرد ئەدەوەیدا ناخۆش نەبوو بۆ کابرای. خاڵە حەسەن فەرمووتان وەلەدیە و ئاواییە بوونەوە پس چاکووە بیردێدە پێشدا و ئاواییە چۆن بۆ چی بەسەرداهاتۆ تا ئێستا؟ چۆنی چ دەفەرمووی لە لە وەزئی خانوبەرە عالەمەکە پێشتر چەندە بۆ زۆرتر بۆ یا کەمتر؟ نەخێر ئەلعان زۆرترە وەزئی خانوبەرەی ئەو دەمی چونکە ئاغا دەری دەکردی دەمان هێنا بە قوڕوەردی بە کەمرەی بە تەنەکەی پێکمانەوە دەنووساند
ئەگەر باران دەباری لە ئاسمانە چۆن دەباری لە حەرزیش ئاوا بوو چونکە ئیتمینانمان نەبوو ئاغا دەرمان دەکایە ڕامان دەگرێ نەمان دەتوانی خانووی چاک دروستکەین وەک ئەلعان ئەو زمانەی خاڵەو دەم خەڵک زیاتر خەریکی چکارێکی بوون زۆران خەریکی ئاژەڵداریە بوون ئیمەڕداریە زۆران خەریکی کەشاوەرزێ بوون مەسەلەن ئەوەی ئەگەر مەڕی هەبوو خەریکی مەڕداریە بوو دەچۆ شوێستانێ یا لێرە دەماوە لە دێی ئەوەی دی خەریکی کاری کەشاوەرزێ بوو خەریکی جووتی بوو خەریکی جێرەی بوو جووت و جێرەش ئەو دەمی بەگایان بوو بەگایان خەڵک جووتی دەکرد بە کەڵان جووتی دەکرد بە وڵاغان جێرەی دەکرد بە گوێ درێژ و شتی کاوجیان دەچێشادایان هێناوە ماڵە بۆ ماڵاتی تراختۆن و ماشێن و شت نەبوو خاڵە جاوە هەست کەس کاری مەزرای خۆی دەکرد یا کەسێکیان بەکرێ دەگرت ژێران بۆ بکە زۆر کەس کاری مەزرای خۆی دەکرد زۆر کەس دەستەواوی دەکرد زۆر کەس هەرەوە زیان دەکرد وێگڕا حەژنۆ دەکەریان ڕیز دەکرد و دەچوون دایان هێنا کاوجای ئیکابرایان دەچێشە ئێستا شەرەوەزێ دەکەن بەڵێ ئێستا شەرەوەزێ دەکەن بەڵا ئێستا هەرەوەزەکەی بە تراختۆنی دەکەن بۆ جووتی هەرەوەزێکی ئاوا زەحمەت نێوەگی ئەو دەمی بڵێ بەدەستی بێ و بە زۆری بێ ئەلعان تراختۆنە دەبینی هەژمە تراختۆن دە تراختۆن 15 تراختۆن بۆ نەفەرێکی دەچین جووتەکەی بۆ دەکەن کارەکەی بۆ دەکەن دەڵا ئەوە هەرەوەزمە دەنا ئەلعان خەڵک احتیاجی بەوەی نییە ئەبەو جوورێ وەک ئەو دەمی چون کارەکە ئەلعان وەسیلەیە ئەو دەمی هەر بەدەستی بوو خاڵە حەسەنجان لەگەڵ داخانوێت چۆن و دڵداری کرد لە چۆ ڕادیتان خۆشویست هەر لێرە بوو ئەو خەڵکی ئێرە بوو من خەڵکی ئێرە بووم ئەو زمانیش خەڵک زۆر کەم شتیان هەبوو ئەمن چرخێکم هەبوو بەو چرخێ هەر دەچوومە دەورەی ئیماڵەباوی بە بەهانەی ئی چرخێەوە دوایە هەڵم گرت دەیەک لێرە نێوی حەوڵاباتە بردمە حەوڵاباتێ ئەگە بردمە حەوڵاباتێش ئەوی ئەو خوڵایە دایناوە 2 تمەنیش 10 تمەنیشم نەبوو خاڵە چەند وەختی خۆشتان ویست تقریبا ساڵێک 2 ساڵ باشە بوون نەتان ناردەخواز بێنی نەم ناردیدی دەی دواوە چۆن پێکاتن چۆن مەسڵەت کرد لەگە ماڵە خەزورت لێرە بوو نەفرێک لێرە بوو نێوی سید ڕەحیم بوو هەستام چوومەکەن سید ڕەحیمی کوتم کاکە ئەمن ئەو کارم کردو هیچیشم نییە کوتی بۆ خۆ مەسڵەتت بۆ دەکەم خدا وەکیلی هەستا ژنەکەی نێوی ئامین بوو کوتی دا ئامینە پوڵم بۆ بێنە چوو لێ یەغدانێ پوڵەی دەرهێنا هات لێرە ئەوانی جوانە دوو برابوون سید ڕەحیم و سید ڕەحمان سید ڕەحمان تەرەفداری ماڵە بابی بوو سید ڕەحیمیش تەرەفداری من بوو سید ڕەحمان کوتی ئەمن ئەوەندەم پوڵ هەردەیە بۆ کوڕانەی دەدەم بەژن بەڵا لەوێ پوڵەی دانەیە دوایش ماڵە بابی پوڵایان نەویست کوتیان ئەمە شیربایان ناخۆین پوڵایان داوە مەسڵەتەکەمان ناوە کرا جا لەسەر چەندیتان مەسڵەت کرد وەڵا پێم نازانم 700 من بوو 750 من بوو شتێکی ئاوا بوو دەی خاڵە تا ئێستا ژیانتان چۆن بۆ لەگەڵ داخانوێ تا ئەلعان ژیانمان خۆشە ئەلحەمدولای کوڕ و کچی جەعێڵمان هەیە کچەمان مێردی کردووە کوڕەکان ژنیان هێناوە هەر ئێچیان ماوە ژنێ بێنێ دەناوانی دی هەموو ژنیان هێناوە الحەمدولیللا ئیشەڵڵا خۆشبەخت بن چەند منداڵت هەیە چەند کوڕ و چەند کچی 4 کوڕ و کچێکم هەیە خدا پێت بێڵێن ئیشەڵڵا بۆت بن بەداری بەری یا ڕەبی خدا عەفوت بکە ئیشەڵڵا خاڵە حەسەن کوتت لەگەڕە لاوژەیەکە بە زۆریش باگۆرانیان هەر پێدەکوتین وایە بەڵام جۆبیست بوون کە ئێوە هەر دەنگیشتان خۆش بوو بەڵە پێیان دەکوتین ئیوا بوو دەنجی خۆش با ناخۆش با زانی بای نەی زانی با دەبوو ئەو شتەی کردبا چونکە نۆبەکەی گەیشت بوویە ئەگە نۆبەشی دەگەیشتێ دەبوو ئەو نۆبەی کردبا جا ئەوەی دەیزانی زۆر بە هاسانی دەیکوت ئەوەی نەی دەزانی زۆر بە ناڕەحەتی و دایان هێنا بڕێکیان لەبەرێک دەچێشاوە بڕێکیان زەحمەت دەدا و هەرچۆنێکی با پێیان دەکوت ئەوەی زانی باشی دەیکوت جا خاڵە ئێستا گۆرانێکمان بۆ دەڵێن بەڵە گردن زەر ئاخر چێلگەردن دەناگەر نێزەرچی تێدایە پڕی کردو لە شیلان دەنانێ و نێوەی کارەبایە زەرگمە هەموو لە دلاتە دەنا لە بۆ دووەری لەیلایە هەندە بەرەو چاوەی دامرم دەناجار جارە هەڵی دێنێ وازیم بە ماڵی دنیا دەنا ئیمانم لێ نەستێنێ هەڵی دەگێرم و داڕۆم دەنانانی شەوێم نەمێنێ هەندە بەرەو چاوەی دەمرم دەنا دایمە پڕ لە ئەگریانە دەستم دەم لێ وەربێنە دەنا جەرگێم بۆی پڕ لە ژانە
هەڵی دەگێرم و داڕۆم دەنادەڕۆم بۆ ئەو شاخانە گردن زەر ئاخر چێلگەردن گەر نێزەرچی تێدایە پڕی کردۆ لە شیلان دەنانێ و نێوەی کارەبایە دەبێ نوشتای لێ بنووسم دەناخۆ دەنادەگەڵم نایە کاکە جان خۆتان دەناسێنن. بسم الله الرحمن الرحیم ئەم کاو بەکر خەڵکی خاتون باغێ کاکە حەوبەکر جان تەمەن و چەندە؟ 54 ساڵ تەمەن درێژ بن ئینشەڵڵا. چەند منداڵ و هەیە؟ 4 زەماوەندیان کردو؟ بەڵێ یەکیان نایەکیان شکۆڵەیە کە دەخوێنێ نهۆمە کوڕەکەش نیەوە و کچەکانی بەردیان کرد. بەختەوەر بن ئینشەڵڵا. کاکە جان باسی کاروباری خۆتمان بۆ بکات چ دەکەی لە ئاواییدا؟ وەڵام خەریک کەشاوەردیم چەند ساڵەکە وانێک بوومە خەریک کەشاوەرد مڕکمان زەمینێ و خەریکی ماڵاتمان هەیە و هەڵەوە ڕاو کارەتان کردو؟ ئەرێ وەڵا قەدیم بڕێکم بە ناتی وشت کردو مەعانەکان نایکەم و خەریک کەشاوەردم. چۆنە وەلاتان ناوە؟ وەڵای نەمتوانی و دیسان کەسی دیکەنە بۆ کاری مزرای بکە بۆ خۆم لە نێو ئاواییدا دەتان کرد؟ ئەرێ وەڵا کاکە قەدیمە و ئاواییە چۆن بوو تا ئێستا چاڵ و گۆڕێکی بەسەرداهاتۆ؟ یعنی مەسەل دەبارێت چۆنە چۆن هەر لە بەڕواڵەت بە زاهیر چاڵ و گۆڕێکی بەسەرداهاتۆ؟ وڵە دیەکە کەم بووە دیقل چل ماڵ یا 50 ماڵێک بە ئەو گوزەرە هیچی خانووی لێنە وەڵانەکانی نزیک بە 120 ماڵێک دەبێت زیادی کردویانی یار لە دەرەوەڕان نهاتون هەدەنێ خۆیاندا جودا بوونەوە مەسەر کوڕژنی هێناوە و خانویان چۆم و کانیا و شتیشی لێ و دەوروبەرە لێی ماوە ئێستا؟ کانیاو بۆ کانیاوەکەش دوای بۆ تەلو لە کەشی ئەلانکان ناوەڵە کانیاوی نێودەی نەماوە کانیا و شتەکەی دەوروبەر شاخ و چێوەکان دەناسن؟ ئەرێوە لاوانی کە لە نزیک دەبێمان دەناسم دەنێویان برن بێ زەحمەت. مثلان لەو ڕۆژهڵات ڕۆژاوایە مەرغەوڵ و شاخە سووری پێ دەڵێن لە ڕۆژهڵاتی شاخەڕەش و مثلن لەو لا شاخە سپی و لە لای سەرێ کە شاخە و چێوانی بەردەمێ شوانێ پێ دەڵێن هیچ وانە چشیکی بۆ چۆستان و بۆ هەواری قەچونە و شاخ و چێوەی؟ نای دیێرە چۆستان و شتی نەرمە ڕووماڵات لەو مەرتاحکان دەلەوەڕێن و هیچی دیکە هەز نەچوونە هەواری نەوەڵە ئەشکەوت و شت لێتی ئەو دەوروبەرە؟ شاخەڕەش دەڵێن ئەشکەوتێکی دێم بۆ خۆم نەچوومە دەوێت تا ئێستا نەچوونە؟ ناوەڵای دەدەری دەم نەچوومە ئەمە هیچ کۆلە چکۆلی لێن و مەزرایانە هێندەوانێک دێن. جیاگۆڵچی ئەو شاخ و چێوە چ جیاگۆڵێکیان هەیە جای بەهاری؟ جێباری کەنگر جێلاخە مثلەن لەو چۆمەکان پەنگا ئەوانە هەموو هەیەی لە شاخانەدا. بۆ خۆتان دەچن؟ منداڵەکان دەچن وەڵای بژن و منداڵ بەهاران هەموو دەچن لە شاخشتەوەشی گیانە دێن. زۆر باشە کاکە حەوبەکر گیان دەست و چاوت خۆش بێ. یاختە بەخۆڕان بەخێرە دەست کاکە جان خۆتان دەناسێنن؟ بەڵێ من کەریمی قادری خەڵکی ئاوای خاتون باخ. کاکە کەریم جان تەمەن و چەندە؟ 37 ساڵ. تەمەن درێژ بن ئینشەڵڵا. خەریکی چ کارێکین کاکە؟ وەڵای فعلان بێکاری. چۆن بێکار؟ وەڵای هیچ کارێک
والله لە معدەنە کارمان دەکرد عینش کاری معدەن نەماوە معدەن تعتیل بوو بێکاری هەر وەرزی زستانێ وە یا هەر کولەم بێکار بوونە والله ئەو ساڵ کار هەر کولەن ناخۆش بوو هەم هاوینەکەی ناخۆش بوو هەم دستانەکەی کولەن بێکاری ئاژەڵداری و وەرزێڕی ناکەن لە ئاواییدا والله بڕێکمان زەمین هەیە وەلی ئاژەڵ شتمان نییە هیچ کاکە پێشتر چ کارێکتان دەکە پێشەوەی کە لە معدەن کار بکەن پێشتر ئەتاژنم نەبوو دەچوومە شارە و شاری کارم دەکرد کاری ئاڵماتۆڕ بەندێم دەکرد ساخت و سازم دەکرد ئەوانم دەکرد عینش کە تەشکیلی خانەوادەم داوە هەر لە ئاوای خۆمانم هەر بەختەوەر بن ئینشەڵا کاکە کەریم جان چۆنە وێڕایەوەی کە لە ئاوایی دەژین و فەرموتان هەر بەلەدی ئەو ئاواییە بوونە بەڵام بۆ کارکردن دەڕۆنە شاری دیکە وڵی زمینەکان کارێکی وان نەبوو کولەن زمینەکان کە کاری لەکردبان بە چاندن و درۆنەوە بە هەموو شتێکەوە هەفتێشی دەگرت بە هەفتێکی دیە بە هەموو شتێک خرمان دەکردەوە سەریەک و مەزبوور بنچین لەو شارانی کە کارێ بکەین ژی ژیانمان پەیداکەین چ لە زەوی زارەکەتان دەچێنن وڵی ئەکسەرەتی ئێرە گەرمی دەکەن جۆی دەکەن ئەوانە دەکەن کاک کەریم جان باسی تەمەنی منداڵیتمان بۆ بکە چۆنت تێپەڕان ئەو دەمەگە چووکە بوون لەگەڵ باب و باپیرتان دەچوونە باغ و باغاتستان دەکرد وڵای ئەو دەم زۆر خۆش بوو لەگەڵ باوموان دەچوینە بەری خەرمانێ ژێرەی دەچوین لەگەڵ باوموان چۆن و یارمەتی دەدەن وڵای مە هەر لەکن دەماتوانی لەکەم وڵاقەکان بینی دی هیچ کارێکی تێمان لەدڵ نەداهات ماوە بخوان کارەکانی دیکان دەکرد جێران دەکرد خەرمانیان دەکرد شێوە لەسەر خەرمانە دەمانەوە ئەمەش ماڵات شتەکەمان دێناوە ماڵێ و دەمان برنەوە مەزرایە ئاوە کاکە گەرمێن و چۆستانی شو دەکرد نەوەڵە هەر لێرە دەبین نەوەڵە گەرمێن شۆستانمان نەدەکرد وەرزی هاوینانەوە مەڕ و ماڵاتە لێر دەحاوانەوە ئەرێوەڵە ئێرە مەرتەعی زۆرە ئەرێوەڵە داوێتەوە کاکە ڕادەی خوێندەواریتان چەندە هەتا پۆلیسیم خوێندەوە چۆنە درێژە و پێنەداوە وڵای ڕاستیەوەیە مازم نەیدەچێ شایدی ئەلاقەم پێی نەبوو یاین بە دەرسێ ئەلاقە و بەچی هەبوو ئەمە ئەلاقەم زۆرتر بە فوتباڵی هەبوو یانی فوتباڵم زۆر پێخۆش بوو ئەرێوەڵە چۆنە فوتباڵ و درێژە پێنەداوە دەتان کرە و دەم ئەرێ وەڵی چەلی وا لە مەزرا درۆنەم بەجێ دێژا قەلم بەجێداش هەڵداتم بەزی داتمە بنێ چومێدا داتم فوتباڵم دەکرد ئەویش لە ماڵم خالی بوون فوتباڵەکەشم میدامە بۆ نەدرا یعنی بێکاری وەڕەزی خۆتان هەر بە فوتباڵ تێپەڕ دەکرد ئەرێ وەڵی چەلی وا بە فوتباڵێ لە مەزرا وردە وردە بە گۆرانی وشتی وە ئاوە وەڕزی خۆ گۆرانیشتان دەکوت ئەرێ وەڵی چەلچەل لەمان کوت ئێستا گۆرانێکمان بۆ دەڵەن کاکە ئەرێ وەڵا دە خدمەتدا گەرچی ئاوارایە و دەربەداری تۆیۆم پەیمانێم داوە گەرچی ئاوارایە و دەربەداری تۆیۆم پەیمانێم داوە سوندت بۆ دەخۆیم کە نەدەڕەنجێنێم لەمە بەدوەوە سوندت بۆ دەخۆیم کە نەدەڕەنجێنێم لەمە بەدوەوە یارم چاوکاڵایە سەرگونەی ئاڵایە برۆی وەکاڵاڵە بە بەژن و باڵای قەدە وەک شمشاڵە تۆزێ منداڵە دووری سەختە لایە وێڵاتێکی کایە زێدی بەوانایە خایەم بەخۆ دێمایە وەلە نەزانین بەز لێم بێڕوانە خایەم بەخۆ دێمایە وەلە نازانین بەز لێم بێڕوانە ڕێگای سەختی ژیان بە تەنیا دەگرێم بێوتایە توانە ڕێگای سەختی ژیان بە تەنیا دەگرێم بێوتایە توانە هەنگاو هەڵدێنێم چاو لە ڕێی تۆنیم مەگرە بەهانە یارم چاوکاڵایە سەرگونەی ئاڵە مرۆی وەکاڵاڵە بە بەژن و باڵای قەدە وەک شمشاڵە تۆزێ منداڵە
کاکەجان سەلام عەلەیک دەکرێت خۆتان بناسێنن سڵاو لە خۆت و لە بینەران بێ بەخێر بێن ئەمن حەسەنم حەسەنی کاک سوڵتانی خەڵکی ئاوای خاتونباخ تەمەن و چەندە کاکە حەسەنجان ئەمەنە من تەولید 31 53 ساڵ تەمەن درێژ بن ئینشەڵا کاکە بەچێوە خەریکن ڕۆژانە لە ئاوایدا خەریکی چ کارێکن وڵای فعلەن نەرعانەکە کەس بوو کارکەنیە سەرما و سۆڵاتەوە وڵالان لە مزگەوت دەبین تا حەد دەکەین ئەدی لە ماڵە دۆستاندا دەنیشین شەو گەرمان دەبێت زۆرابێنێک جۆک جێرانەوەیەک حەیرانێک شتێک لەگەڵ مامعەلی کاک هەوڵای کاک قەرێنی دۆستان خڕدەبینەوە ئینشەڵا مەکۆتان هەروە گەرم و گوڕ بێ هاوینان خەریکی چن هاوینا سەرقاڵی بڕێک کەشاوەرزی و بڕێک باغ و بڕێک حیوان و شتیوامانێ سەرقاڵی هەڵەوە ڕاو کارەتان کردو ئەرێوە لای جایدێ بە تەمەنی خۆمانە مەگە لە دایک بووینە ئەمە دەگەڵ چۆرەوەری و دەگەڵ کاری دێ بربەرەکانیمان کردوتارە شکری خدای وڵا باشیش هێناومانەوە قال بوو ساغ بێ ئیشەڵا کاکە حاصلات و بەروبوو ئێرە چێ بیلامەنێرە بە قەولی کوردەواری خۆمان گەنم و جۆیە و نیسکە و نۆکە و هەرزم باش زۆرە ئەوەی ئاژەڵیشی هەبێ وڵا سەرقاڵی مەڕ و ماڵات توشتیوە جا کاکە باسی ڕامەلێنانی ئەو زەوی و کشت و کاڵەتان بکەن پێشتر چۆنتان ڕامەلدێنە جا با بۆ جەرمەمە سینیشم زۆر نییە وە بیرم دێ هەرەوە زیان دەکرد ئەوەی کە زووت و گای نەبوو مسەنە هەر بە پێشەش ماڵان زووت و گایان دەنار فەرزکە بۆ مەمە ستوار هێکتارمانەوە بۆمان داهاتن سێ چوار زووت و گا و پیاوی خۆیان داهات و ئەمەشتەوەکەمان پێوەردەکرد و بەڵام وەڵی زۆر بەوە ناجووری ئەو گایانە بەو گەرمایە بۆ زەحمەتەی و بەخوا حاصلێکی واشی نەدەبوو ینی جایەکە ئەوەندە فشاری دێنا بەڕاستی حاصلەکەی بەرهەمەکەی زۆر کەم دەبوو هەر بێم زەرت بن ئینشەڵا کاکە جانەرێ و شاخ و بەندە نوشتێ و دەوروبەرەی دەناسنەوانی کە لێمان دیارە بیلامانی ئەوەی کە دیارە ڕوبەڕوومان چێوێکە بە نێوی مەرغەوڵ هەوچەوەی دیچەوە سووری گەورەی پێ دەڵێن پشتی خۆمان بەری هۆڵانی پێ دەڵێن ڕوبەڕووی ئەو لا ڕۆژهەڵاتەیە کانی ئەمە و چاچپۆڵکانی پێ دەڵێن بەرەوەی خۆمان بە ئیسلا چاچپیرەی پێ دەڵێن ڕوبەڕووی خۆمان ئەو شانەوە چێوێکە بە نێوی چێوی بەردەمێشی حەزم با زۆرە ما باقیی شاخەڕەشمانەیەکەوە معدەنەکانەوە لە شاخەڕشیدا ئیستفادە دەکرێنەوە کاکە دەزانن هۆی نێودێرکردنی مەرغەوەڵ چییە بۆچی پیان تۆ مەرغەوەڵ مەرغەوڵ چێوێکی کە بەرزە بە ئیسلام پێمایە بە بەرزترینی خوان نێوان نێناوە مەرغەوڵانی گەورە مەرغەوڵ ینی گەورە بە نێوی گەوران داناوە لەموو چێوەکانیش بەرزترە کاکە ئەو شاخ و چێوە گیان لەبەر وشتی هەیە گیان لەبەرەکە کەوی هەیە و کۆتری هەیە و ڕێوی هەیە و گورگی هەیە و بەخوای حیدەیەک باڵنەکانی دیکەش دەبیندرێن قەت چوون بۆ ڕاوێ وەڵای بۆ ڕاوێ ئەمن بۆ خۆم دەستنی خۆمدا لە ئەوای انقلاب پێش انقلابێشەوە زمانی تاغوتیەوە ڕاوێ دەکەم ئەمنە گەڕاوم دەکرد حیدەیەک لێرە بەنێوی ڕەحیمی قادری بوو حەلی شێرزاد بوو هەوبەکری ئاسمانی بوو خالدی ئاسمانی بوو یەنسیار دەشیری بوو ئەوانە هەم دەورێ من بوون کەسی نیشان حیدەیەک لەم تر بەم نافێری ڕاوێ کرد و حیمنێ بە تاژی دەچوین دوای تاژیش تفەنگم پەیدا کرد و بەخوای ماوەیەکی زۆر 30 ساڵ دەبێ ڕاوێ دەکەین ئەما وەلای کارەکانمان زۆری دروست نەبوون هێشتاش دەیکەن وەلای ئەم ساڵ تەقەم لە تفەنگی نهاتوە پەزە ساڵ نەچوونە پەشیمانم پەشیمان بوونەوە ینی بەڕاستی ئەو ژینگەی کە دەیبینی بە باڵندەوە بە ئاژەڵەوە جوانە دەچێت چێوێکە گەدەنگی کەوێک نەبێ و سریوەی کۆترێک نەبێ و ئەگەر سریوەی چۆلەکەیەک بولبولێک نەبێ خۆش نییە وەلای منەوەی کردومە لەی پەشیمان شکری خدا هەرەوەندێک کە پەشیمان بوونەوە بۆ خۆی هەر باشە بێم زەڕەت بن کاکەی جان دەست و چاو خۆش ئەوان دیکەش مەیلی ڕاوێ بنێن بەڕاستی حیفە کە ئاژەڵ بێحترامی پێ بکەوی یانی ئاوە بە حاسانی بچیت فەنگێکی پێدا بێنی و لە دەنگ و سەدای بخەی ومێدەوارم هەموو پەشیمان بنەوە ئینشەڵا کە هەموو پەشیمان دەبنەوە و گیان لە بەرەکانمان لە ناو نابن بەڕاستی کە سروش بەو گیان لە بەرانەوە جوانە مامەی جان باشن شکور سلامەتن بیارەبی خدا پودکای شەڵە مامەی جان نێوت چێ عەلی شێرزاد مامە عەلی جان تەمەن و چەندە وەڵای 89 ساڵ تەمەن درێژ بن ئینشەڵا مامەی جان خەریکی چن ئێستاش خەریکی کاروبارن لە ئاوایدا ئەرێ وەڵای هەر خەریکی ئەوەی مەردارە خەریکی مەڕیا ئەوەی مەڕینە نەماڵە دانیشتووە هاتوێ مزگەوتێ دەکەن نوێژێ دەکەن دێنەوە و ئاوە ئەدەوەیدا بۆ خۆشتان خەریک دەبن یا هەر کوڕەکان ئەرێ وەڵای بۆ خۆشم خەریک دەبم نوێژێ دەکەم و دەستبن و زەماعەتێ و دادەنیشم و دێمەوە و ئاوە ئەدەوانە دەین ڕەبی قالب و ساغ بێ ئینشەڵا مامەی جان باسی سەردەمی لاوی خۆتمان بۆ بکە هەرزت دەکەم وەختێکی من جەوان بووم لێرە ئاشقاعاتیم دەکرد ئەلێرە
جاتێر و تەسەل باسی باشقایەتیەمان بۆ بکە چۆن نەویندار بووی تیم دەکرد جاڕیشوی پێچم ئەلەو حاستەی دەهاتە خوارێ ئیدی پەریشان ئەوە نیشانەی جوانی چاک بوو جوانی چابووم کا پاتۆڵش هندیگۆی ڕەشم هەبوو پاتۆڵی چی مامە بەخشە ڕەش ئیندیگۆچ بوو ژیانی پارچەکەی ڕەشە ئەوەم هەبوو دەبەرم دەکرد و جووتێک من چەکمە دە پێ دەکرد ئەو دەمی چەکمەش قاچاق بوو چەکمە لەگەڵ کاوە پاتۆڵی دەبەرم دەکرد و داهاتمە نێو دێ دەگەڕام فەرزەن ئاشقایەتیم دەکرد بۆ کچەم دەکوت بەویم دەکوت بەویم دەکوت بەویم دەکوت ئاوا وەختێکی ئەگا زەمان سوورا وڵا ئەو ژنم فریدا ئەوە یەرحان هەمە چۆنت فریدا مامە خزمەتت دەکەم وەڵی جا فریوم دایدی دۆستم زۆر بوو لێرە لەو دی کات لەگەڵ هەمویان بووی ئەرێ وڵات توزەرم لێ دەدا بلۆرم لێ دەدا خامم دەکوت ئەو جوورە نەزمانم دەکوت کچیش فەقیرە ئەو شغڵە مەسەلەن بیڵی وە دوود دەکەوێ لەڵە وەڵاوە قامان دەڵەوە توزەری لێدەوە بلۆری لێدەوە وە دوی ئەو کارانە دەکەوێ کەس ئەوە عادەتێتی کاکەجا لە چۆ فێر بوونە و بلوێر و توزە لە لێدان و خۆم بە منداڵی هەڵم گرت و وردە 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 لێم دا و تەمرینم پێ کرد و فێر بووم کاکە قەت دەچوونە شایشتیش ئەرێ وەڵاهی گۆرانی بێژ ئەرێ وەڵای لێرەشم داوت جێراوە ئەلەو حاستەی لەو خاتم باغی دەباسی داوەتی خۆتمان بۆ بکەگەر دەکەم داوەتی خۆم حەسەن توزەلەم هێنا بۆ خۆم تەپڵەکەم لێدا بجا ئەو دەمی بە سواری بوو بچیان بە سواری دێنا ڕم بازێنیان دەکرد ئەلەو دەشتەی هەرجی بە خزمەت دەکەم ئەو دەمی بە هەفتە داوت بوو بە هەفتە هیچ کەسیش لە ماڵە کابرای نانی نەدەخوارد حەز کەس دەچەوە ماڵە خۆیان نانیان دەخوارد وەختی داوەتەکەی خەرزە بوونەوە دەهاتن بانی سەحریەکەی بانی لیان دەدا هەتا حالم بەڵاغی ئاودا و مەڕی ئاودا و نانی بکاو بێتە داوەتی ئەو دەمی ئاوا بوو ئەمە ئەو ڕمبازێنە بۆچی دەکردرا نیشانەی چ بوو ئەرزی بە خزمەت دەکەم بە سواری بە سواری تەقلەشیان دادەکتا تەقلە دارێکی ئەوەن دەبوو دایان دەکتا بە پرتاو ئەو سوارە هەڵی دەیجێراوە ئاوە دێگرتەوە بەدەستی ئەوە سواری چاک بووە ئەرێ وەڵا ئاوا بوو ئێستاش ماوە ئێستاش لە پێش بووکدا بەزینەوانە ئەو ڕمبازێنە دەکەن نەوەڵا خڕ بووە خلاص بوو نەوەڵا نەما ئەلعانەکانە هەر تالارە و دەستنە تالارێ و وەسەلام حیچی دیکە ئەوەیە مامە باشە ڕۆژی زاوایەتی خۆتان چۆن تەپڵ و توزە لەو دەکوتا ئەرزی بە خزمەتت دەکەم داوت بوو باشە داوەتەکەی وە هەرز دەکەم بە هەفتە بوو بە هەفتە بوو داوت بوو حەسەن توزە لە لێ دەدامیش تەپڵم بۆ لێ دەدا چێ دەستی بووکەی گر بوو وەڵی جا دەستی بوو چێ ماڵە خاڵی لێرە هەن ئەو ئەوان گرت بوویان ئەرێ وەڵا ئەوە تەماڵیان لێرەیە مامە جێرەستا چە منداڵ و هەیە وەڵا من هەشتم هەیە تەمەند درێژ بنی شەڵا خوددا پێت بڵن یارەبی زەماوەندیان کردو وەڵی سێیان کردویانە سێ ئەرێوەڵا یەکیان لێرە نییە لە دەرەیە ئەرێوەڵا لە سلێمانیە خوددا پێت بێڵنی شەڵا شای و بەزم و ڕزمیوانی شت وەگی خۆت بەڕێوە بر ئەرێوەڵا شایی وانیش هەر وەگی خۆم بوو خوددا پێت بێڵن یاڕەبی تا مامەجان فەرمووت ئەوە تەپڵ و توزە لە لێدەدا و دیارە گۆرانی شت حتممە کتووە ئێستا دیارێکیش پێشکەشی ئێمە دەکەی ئەرێوەڵا زارچ دەڵێ تا بۆت بڵم حەچی بۆ خۆتان دڵتان دی هەوێ من ئەوڕۆ ئەوە لەسەری سەفێنی بە قورەگیرا و هەوری دەڕەشی هێنا تاریک هێنەوەیە بارێنەوەیە خۆشیکە تەردەکە مەڵغەت و مەڵغەتان قەرەبووت و قەرەبووتیانێ گردە سووری ساقۆڵی من ئەوڕۆ کاچی خۆم ناوێرم هەڵێنم دەجێ لە بەرخوا پێ خودای لۆمەی دەهەبدان ئەوە بکە ناوێرم هەڵێنم دەنجێ لە بەرخۆ پێ خودای لۆمەی دەحەبدان ئەوڕۆ من گەلێک گەلێک نەخۆشم نەخۆشی پێمرنێ قەبرێ منی ماڵوێران هەڵقەنن بە پاچان بە پێمەران هەرامی بە قەبر بیرازکەران تۆغداکەی لە منی ماڵوێران گۆڕی چەممەکەنەوە تەنگە
توايا بيتوا تارك دقاير بيهنم ورا آي بيهم دايالين ورايا بي توايا بيتوا تارك دقاير بيهنم ورا آي بيهم دايالين ورايا بي تجبالي خوالك دايا وحياة عيلني وانهورو يوصايا بي زادني يشتن حلايا قومي الكايان قومي الكايان دسلايا قايان هاتوايا بيتوا تيرك دقاير بيني ورا آي ببيم دايالين شويو لايكا أو زيقاي شيقايشتي حياة هلا أنا يا خوي وذكايا کاکە جان دەکرێت خۆتان بناسێنن. بنەوی خدای گەورە و میهرەبان ئەمن عەبدوڵڵای ئیسماعیلی خەڵکی ئاوای خاتونباغ ئەرزم بازوور دەمن لیسانسی ئامۆزشی ابتداییم هەیە مامۆستا بوومە ئەرزم بازوور ماوەی 30 ساڵم مامۆستایەتی کردو هێستاش خانەنشین و بەسلای فارسی خۆمە بازنشەستان. هەر بژین کاکە عەبدوڵڵا گیان هەر مامۆستای و ئاواییە بوونە؟ تقریبا من لە ئاوایەکانی دەوروبەریش مامۆستایەتیم کردو لێرە 17 ساڵ لێرە مامۆستای ودیەی بوومە 2 ساڵ لە گوندی کورانێ بوومە کە گوندێکی سەرسەوز زۆر خۆشە 2 ساڵ لە کانیسێوێ بوومە خەڵکیشی زۆر بە ئەمەجی تێدایە کە لەحانی شەروا ڕابیتەمانەیە ساڵێک لە یاراڵی بوومە کە ڕێزی احترام هەیە بۆ یانەوانی شەروا ڕابیتەمان هەیە پەیوەندیمان هەیە ساڵێک لە کانیمیرانی بوومە ساڵێک لە دێشی سکۆڵە ببنی ڕەفتە بوو بۆ 3 ساڵشم لە شارزۆنەکەی ساڤڵاغێ مامۆستایەتی کردو. هەر بێم زەڕەت بن ئینشەڵڵا. کاکە هۆگری منداڵەکانی و ئاوایە بە دەرس خوێندن چۆن بوو؟ بنەماڵەکان چەندە هاندەری منداڵەکان بوون و پشتیوانیان بوون بۆ دەرس خوێندن؟ ئەزم بازوور خوێندن دیارە لە هەوڵەوە ئەگەر بینە سەر باسی خوێندن شتێکی زۆر بەکەڵکەوە خەڵکیش ئەوەی دەمێشکیدایە و دەزێهنیدایە کە خوێندن دەتوانێت منداڵەکانیان خۆشبەخت کە پێما بێ من ئەوەندەی کە لێرە بووم منداڵی نەماوەتەوە لە بنەماڵەکاندا کە نێنە مەدرسەی هەموو هاتوونەتە مەدرسەی و ئەمن 17 ساڵم دەست پێکتون و منداڵی زۆر باهوش و زۆر زرینگی تێدا بووە کە هەتا سەتحی دکتۆرا ڕۆیشتوونە و بەداخەوە یەکدانەمان کە تا سەتحی دکتۆرا ڕۆژوەی دوایە کۆچی کرد. بە هەر سوورەت منداڵەکان ئەوانەی کە خوێندویانە نهانەکانی هەموو لە زۆر جێگایان لەوانەی کاربەدەست بن و ئەمن هەر لێرە ڕەچاویان مەز دەکەم و بیرەوەری زۆر چاشمانێ پێما بێ ئێرە ئەو جێگای کە نهانەکانی لێ هاتوونێ و شتەی لێ بەڕێوە دەبین هاتووی نێرە و لێرەش یادگاریمان هەیە و وێنەی زۆر جوانیشمان گرتن کە نهانەکانی هەر پێ من و لە مۆبایلەکەمدا. دەستی ئەمەگناس و تێکۆشەریەوەش خۆش بێ کە وەک مامۆستایەک منداڵەکان و ڕاهێناوە. کاکە گیان ئێستاش نیشتەجێ و ئاوایەن؟ ئەمن چوومەتە مەهابەتێ وەلی بەدڵ هەمیشە لێرەم ینی ئەمن پێما بێ شەو نێخەون بە ئاوای خاتونباغێ و نەبینم بە شێوەکانی بە مزراکانی بە خەڵکەکەیەوە خۆشم دەوێنم خۆش دەێن ڕێزی احترام بۆیانە پێما بێ گەلم هابەتە تووشی هەر نەفەرشی دەبم وەک برا شیری بینماوە ینی هەمووان ئەوە ڕێزی احترام بۆیانەیە.
لە خزمەت یەکێک لە بەڕێزانی ئاوایی خاتوونباغداین جا داوان لێ دەکەم زیاتر خۆیان بەیەوە بناسێنن. کاکەجان فەرموون. سپاس و دەکەم زۆر بەخێر بێن. هیوا قارەمانیم خەڵکی ئاوایی خاتوونباغ بە خزمەتدام لێنی خۆ. زۆر سپاس کاکە هیواجان. دەکرێت هەندێک سەبارەت بە مێژووی گوندنشینی بۆ ئێمە بدوێن؟ لە بواری مێژووی گوندنشینیەوە ئەم نەگەر ئەرزوو بکەم بە وردی بە پێی هەڵسوکەوتی جۆغرافیایی وڵاتیمە، یعنی کولەم فەلاتی ئێرانە ئەرز دەکەم و بە پێی بێسەباتیدا بارندگی و میزانی ئاوانە بە مێژوو ئەمە دەگەڵ دوو وەزعیەتی کاملەن لێک متەفاوت بەڕۆ بووین. ئەو دوو وەزعیەتە بریتین لە وەزعیەتێکی کە سکوونەت ئیجاد دەبێ و کەشاوەرزی دەبێتە پیشە بەشێک و دووەمی وەزعیەتێکی کە دەبێت ئاژەڵداری یا دامپەروەری دەبێتە باو. ئەوە بە پێی هەڵسوکەوتی جۆغرافی هەر وەخت بارندگی زۆر بووە، سکوونەت هەبوو، کەشاوەرزی ڕەونەقی پەیدا کردو و هەر وەخت نەبووە دامپەروەری و کۆچەری و بە دوای مەرتەعدابوون بۆتە باو. بە مروری زەمان دەتولی زەماندا ئەو دوانە تێکەڵاو لە یەکتر بوونە ڕێگای بژی و پەیداکردنی خەڵک و جەماوەری نیشتەجێدا فەلاتی ئێرانەدا و بەتایبەت لە زاگرۆس. خۆب ئەمە وەختێک کە باز لەوەی دەکەین تەبیەتەن بۆ سکوونەت دێهاتەکان شکڵ دەگرن، ئاوایەکان شکڵ دەگرن کە دواتر بۆچی ئەرزمکردن هەردوو پیشەی هەم کەشاوەرزی کشت و کاڵ هەم دامپەروەری یا ئاژەڵداری بۆتە پیشەی سەرەکی وانە. دیارە لەسەر چوار ڕوکن ڕاوەستاوە. ڕوکنی ئەوەڵ کار بۆ کاری هاوبەش کە باسمان کرد دەحیتەی کشت و کاڵ و ئاژەڵداریدا. دووەم پەیوەندی خزمایەتی نێوتایفەیی بۆ نێو عەشیرەیی بۆ کە بە فارسی خیشاوەندی قەومی بووە. ئەرزت بکەم سێومین ڕۆک مەکان بۆ یعنی مەکانێکی کە تەغیر ناپەزیر بووە لە ئەوڵ تا ئاخڕ ئەو مەکانە نەسڵ بە نەسڵ بە بەرەکانی دواتر گەیشتۆ. و چوارۆم ڕۆح یا فەرهەنگە یا ئاگاهیە جەمعی بووە کە بریتێ لە سونەتەکانی لە ڕابردوو ڕاگەیشتون. ئەو چوار ڕوکنەوێکرا ئیجتیماعی ڕووستاییان تشکیل ئیجتیماعی ئاوایان تشکیل داوە و لەسەر ئەو بنەمایەی ئەمە دەبینی سکوونەت لە ئاوایەکاندا شکڵی گرتووە. بەڵام ئەگەر بینە بواری ساختاری نوێی کۆمەڵایەتی سیاسیەوە ئەمە متەوەجی دەبین کە ئەوە لە سەردەمی سەڵجوقیەکان بوو خوارە ڕایەکە ئەوەی ئەوڕۆکانی تا ئەو ڕۆژ حتا ئەمەوەک داڕشتی کۆمەڵایەتی و سیاسی وەک نیشتەجێبوون لە ئاوایەکان دەبینین دەگەڵی بەرەوڕین کە بریتە لەو سەردەمانەی کە سەڵجوقیەکان عەشایر وەک سپایانی خۆیان چاو لێ دەکەن و زەمین یا مڵکی هەر ناوچەیەی وەک داراییەکی شغڵی دە خزمەت سپایەکانی خۆیان دەوێن کە هەمان عەشایر یا ئەو قەبایلە بوون و ئەوانیش لە مقابلدا ئەرکیان بۆ کە ئەو باز و خەراجەی پێویست بووە ئەو وەک ماڵیات لە ڕێئەتی بستێن و بۆ حکوومەت وەک چاوەدێری حکوومەت لەسەروانە بوون. ئەلەو جێگای ڕایەکەمە دەبینین ئەو وەزیێتە ئەو ساختارە کۆمەڵایەتی کە دەگەڵی بەرەڕووین تا ئەو ڕۆژ هەر دیارە شکل دەگرێ. خب دەوێدا زەمین وەک مڵکێکی شەخصی نەک خوسوسی دە خزمەت مالک دەکەوێت مالک تەبیعەتەن چوون هەمان عەشایر بوون و پتر مەیلیان بە ئاژەڵداری بووە و ئاژەڵداری دەوڵاتی مەداوەچی ئەرزم کردن کۆجڕەوانە بووە کوێستانگەرمێن کراوە. زەمین وەک مڵک زەمینی کشاوەرزی وەک داراییەکی شغڵی دە خزمەت ڕێعەتدا بوو بە چاوەدێری ئەو عەشایرەی و ئەوان بۆ خۆیان پتر هەر بە ئاژەڵداریەوە خەریک بوون هاتوچۆی کوێستانیان کردووە. ئەو ساختارە کە تا ئیسلاحاتی ئەرزی خایاند هەر ئەبە شێوەی بۆ کەلعانی ژەڵبەتە لەباری داڕشتی زەینیەوە هەر هەمان داڕشتە هەر چەند داڕشتە کۆمەڵایەتێکی شاید بڕێک تێکچوو بێ. زۆر سپاس کاکە هیواجان بۆ باسەکەتان لەسەر مێژووی پەیدابوونی لادێنشینی. جا ئێستا بە عنوانی کەسێک کە نیشتەجێی ئاوایی خاتوونباغن دەکرێت هەندێکشمان سەبارەت بە مێژووی ئەو ئاواییە بۆ باس بکەن. سپاس بۆ ئێوەش خاتوونباغ خۆب دیارەوەی کە من دێڵم ڕەوایەتەیەکی کە بیستومە چون بەداخەوە ئەسنادیا مەدارک و بەڵگەنامە زۆر کە من لەو بوارەوە کە بم هەوێ ئیستناد بە شتێکی تایبەت بکەم بەڵام ئەوەی کە بیستومە لە ئەوانی ڕابردوو لە کەسانی بەتەمەنتر دیارە خۆب خاتوونباغ وێ دەچێ بە پێی ئاسەواری مێژینەمەندانەی کە لە دەوروبەریشی هەیە وێ دەچێ ئاوایەکی کۆن بوو بێەوە لە کۆنەوە نیشتەجێبوون تێدا باو بوو بێ بەهۆی هەڵسوکەوتی جۆغرافیایەکەی و بەهۆی دەستڕسی نێزیک بە ئاو و مەنابەی ئاوێکی زۆری کە هەی بۆ زەوی بزارێکی
پڕپیتی کە هەی بۆ دیارە جگای نیشتە جێبوون بووە ئەو خدمەتە بە ڕەوایەتێک لە 800 ساڵ پترە ئەلبەتە دوورتر لە خودی ئاوایی لە ئەگەر ئیشتبام نەکردبێ لە ڕۆژ ئاوایی ئاوە 2 کیلومترێکی ڕۆژاوای ئاوایی گۆڕستانێکی لەیە کە یەقینەن ئیبەر لە ئیسلامە بەپێی ئەوەی کە من پرسیارم کردو لە شارزایانی ئەو کارەی لە شارزایانی حیتەی کۆنی نەناسی ئەوە دیارە وەک باز دەکەنی سەردەمی ئەشکانەکان دەبێت بەپێی ئاسەوار دیارە مەبەستیمە ئەو سەردەم نییە ئەو شتێک کە وەک ئاوایە ئەو ڕۆدەگەڵی بەڕۆڕین و نێزیکترە لەمە یەقینەن وەک 800 ساڵێکی تەمەەن بۆ دیاری دەکەن تەنانەت زەربولمەسەلیش بۆ لە ناوچەی زۆر جار کوتراوە تا ئەو ساڵانە هەرباو بوو لەسەر زاران بوو کە دایانکوت وەک خاتوماغی لە قەڵەم کەوت دیارە جارێک بەهۆی ئیشکە ساڵی و ئەوانە چۆل دەکرێت دیارە ئاوایەکی مهم بۆ جگایەکی گرنگ بووە بۆ یەک وەختێک کە ئاوە چۆل دەکرێت دەبێتە زەربولمەسەر کە بەڵێ یەکێک کە وەرشکەس بۆ یای جگایە کە تاپۆ دەبێت پێیان کتۆ وەک خاتوماغ لە قەڵەم کەوت جگایەکی بەرچاو بۆ دەناوچەیداوە جزوی چەند یعنی معدود ئاوایی هەیەکن کە لە زمانی بداخ سوڵتانیدا وەقف بوون ئەگەر ئیشتبام نەکردوێ یەکیان ترشەکان بووە یەکیان خاتومباغ بۆ چەند ئاوای دیکە چون ئەو دەمی شارێران بەو شکڵی کەمە ئێستا دەبینین ئاوەدان نەبووە دیارە شارێران دوای لەدانی سەدی مەهابادێ ئەو ساختارە نوێی بەخۆی دەگرێت لەباری مێژووی کۆمەڵایەتیشەوە خاتومباغ تقریبەن دەتوانم بڵم ئەمن لە چەند دەهەی ئەخیردا دیتومە کە هەم جەمعیەتی هاتوتە خوارێ هەم دووبارە جەمعیەتی چۆتەوە سەرێ کەڵبەتە دیارە و ئاسیب شناسی و شتەی پاتۆلۆژی و شتەی کاری منێ دیێرەدا خەرارنێ باسی لێ بکەین وەلی خۆشبەختانە لان ڕەونەقی گرتوتەوە هەرچەند زۆر کەمبود و کەمایسیش لەگەڵ خۆی حمل دەکا وەلی لەباری ساختاری کۆمەڵایەتەوە یەقینەن دەتوانم بڵم خەریکە پەرەدەستێنێ خەریکە ڕەونەق پەیدا دەکاتەوە خەریکە ئاوەدانتر دەبێتەوە کە نیشانی پتانسیلەکانی ئەو جگایان بە دەتولی مێژوش داگەر ئێرزایی بدەینەوە یەقینەن ئەبەو شێوەی بوو لەباری ئەوەی کە بڵم پێشی سلاتی ئەرزیدا دیارەیەکێک لەو دێهاتەیە کە دەژێر دەسەڵاتی دێبۆکرێکاندا بۆ تایفەی سڵەمانی و ئاخرین کەسێکی کە دا ڕاسی سیستمی عشیرەیدا لەوێ وەک ئەوەی باو دا بە پێی دەڵەن ئاغاوت بوو ئەحمەداغای کوڕی خدراغای قارەمانی بووە و خوبتەبیاتن دوای سلاتی ئەرزی ڕوودەدا و ئەو داڕشتە تێک دەچێت بەڵام دووبارە وەک تێکەڵاوێک لە جەماعەت هەم بەشی ئاغاوەتەکەی هەم جەماعەتی کەشاوەرز دۆستایەتی و نزیکایەتیکی زۆریان پێکەوە هەیە و یەکێک لەو دیانەیە کە جەزەبەشی هەیە تەنانەت جەزەبەی گەردشگەریشی هەیە دەتوانێت چەندین شوێنی زۆر جوانی هەم سروشتی هەیە هەم چەندین شوێنی دیارە کۆنینە و باستانیشی لێ مامۆستا هەڵوەدای نەمەردە فەرمێ سپیاوی سرم خەبەر دەدا زستانە وادە و هەڕەتی خەوێکی بێهەستانە بۆ کاتی وەها کە ماوە کورتە و ڕێدوور خێرایی دەبێ چ وەختی ڕاوەستانە بینەرانی خۆشەویست و ئازیز ماندوو نەبنەوە ئەوڕۆ میوانی خەڵکی خۆشەویست و ئازیز و هونەردۆستی ئاوایی خاتومباغ بووین بۆ مە کە بیرەوەرێکی زۆر خۆش و هەرمان بوو هیوادارم ئێوەش چێشتان لێوەرگر پێ
تا بەرنامەیەکی دیکە هەموو لا یەکتان بە خودای گەورە دەسپێرم ماڵاوە.